بە هاوکاری بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری و بەشی ڕۆشنبیری و نێری خورماڵ توانیم لە ڕێکەوتی 16/1/2020 یەکەمین پێشەنگای شێوەکاری خۆم لە ناحیە خورماڵ بکەمەوە ناوچەکەی خۆم. ئەوەی ڕاستی بێ ئەم کارانەی من خۆی لە 16 کارە بینێتەوە سەرجەمیان پۆرترێتی هونەرمەندە ڕەسەنەکانی ناوچەی هەورامان وەک پێوانەیان 50/7 و ماتریال و کەرەسەی بەکارهاتووم لێرەیە تەنها قەڵەمداری ئاساییە و لەگەڵ خەڵوز. ئەویش تعبیر لەوەی کە خەڵکی هەورامان هەر لە مێژەوە سوودیان لە سروش وەرگرتووە بۆ کارەکانی. ئەوە مامۆستا عوسمان کێمنەیی، مامۆستا حەمەحسێن، مامۆستا جەمیل نۆسووی، شەفیق کێمنەیی، ئەوە تا لەوێ ئەگە خۆتان بینن ئەوە گیان بەخش لەگەڵ عەلی گوڵپی لەگەڵ مامۆستا نەوزاد و مامۆستا سەباح و فەتحوڵڵا یەمینی. ئەماش لە پێشەنگای من بەڕاستی خزمەتکردنە بەم هونەرمەندانە کە ساڵانێکی زۆرە خزمەتیان بە بواری و هونەری هەورامی کردو بە تایبەتی هونەری گۆرانی هەورامی. لە ڕێگەی ئەمانەوە توانم بڵێم فەرهەنگ و کولتوری هەورامان بە دەرەوە ناسێنراوە و بە ناوچەکانی دەوروبەری خۆشمان. لە پای ئەو خزمەتە گەورەی ئەوە منیش هەوڵم داوە لە ڕێگەی هونەرەکەی خۆمەوە ئەگەر سەرنج بێ دروشمی پێشەنگاکە هونەر لە پێناو هونەردا. من لێرە هاتووم هونەری شێوەکانیم خستوەتە خزمەتی هونەری گۆرانی هەورامی.